ناشتنی هەر نەمامێک گواتە بەخشینی هیوایەکی نوێ بۆ ژیان. هەڵمەتەکانی ناشتنی دار و نەمام بوونە تا هەڵمەتێکی نیشتیمانی و ناوچە جیاوازەکانی هەرێمی گرتووەتەوە. قەزوان و بەڕوو ئەو دوو جۆرە دارە سروشتیان کە تەمەنێکی زۆریان دەبێت و بەرگەی سەختی ناهەموارەکانی ژینگە دەگرن. لە هەمان کاتیشدا جوانەیەکی ناوازە دەبەخشنە سروشت. ژینگە دۆستانی ناوچەکە لە هەڵمەتێکی بەرفراواندا ڕوبەرێکی زۆر لە بناری چیای حاجیلا لە ڕانیا بە چاندنی بەڕوو قەزوان دادەپۆشن. ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە، پرۆژەکە دەرگایەکی کراوە دەبێت بۆ ئایندە بۆ هەموو ئەو چالاکوان و هەموو گروپ ڕێکخراوە ژینگەیانە و هەموو ئەو دام و دەستگایانی کەدانێت چالێکی ژینگەی ئەنجام بدەن لە هەر بۆ مناسەباتێکدا. پرۆژەیەکی درێژخایانی جوان دەبێت بۆ بەرزکردنەوەی ڕێژی سەوزایی لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتیش لە شاری ڕانیا. بەیانی ساعت 8ەوە ئێمە لێرە ئامادە بووینەوە تاکو نزیکە ساعت 12 دەخایانێت ئەمە چالەکێکی یەکەم نییە و دووەمیش نییە بەردەوام دەبین لەبەرەوەی بە چەند قۆناغی تێدەپەڕێت تا بتوانین بگەینە ئەو شوێنێکەوە بەستمانە و پێشتر نەخشەمان بۆ داناوە بە تەواوەتی دیزاینی ناوچەکەمان کردووە کە بە هەماهەنگی و هاوکاری هەموو ئەو گروپ و لایەنانە هەموو ئەو ڕێکخراوانەی کە لێرە هەن دەستمان بەم چالاشە کردووە و بۆیە لێرەوە ئەمەهانی هەموو خەڵک دەدەین کە بەردەوامن لەسەر چالاشی ئاوچووکە بەڕاستی پێویستە شاخکانمان بە تایبەتی ئەو ناوچەیە کە ئێمە دەستمان پێ کردووە داری هەر زۆر زۆرکەمە بەدەگمەندار دەبین لێرە. بۆیە ئێمە ئاماژەمان بێرەدا و پەنجەمان بۆ ڕاکێشا بن بەستەوەی کە ئێرە سەوز بکەین چونکە لە داهاتوودا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و پێویستێکی گرنگە بۆی کە بتوانین هەمومان لێرانە دەست ناو دەست چالاشی ئاوا گرنگ ئەنجام دەین لە نەوەکانی داهاتوومان شانازیمان پێ بکەن. جوانی و سەوزایی دارستانەکانی ئێستا دەگەڕێتەوە بۆ پرۆژەکانی سەدەی ڕابردوو. بۆیە نەبوونی دارستانێکی نوێ و پانتایی و سەوزایی جیاواز لاینەوەی ئێستاش جێگەی داخە و نایانەوێت نەوەی داهاتوو لەبوونی سەوزایی و دار و درەخت و ژانێکی سەوز بێبەش بێت. هەر بۆیە هەڵمەتەکانی سەوزکردنی شاخ و دەشتەکان پڕن لە گەنج و دەیانەوێت دەستیان هەبێت لە سەوزکردنی نیشتیمانەکەیان. ئەم جۆرە چالاکانە هۆشیاری خەڵک زیاتر دەکا، زیاتر خەڵک وا لێ دەکا ئیتیمان بە ژینگە بداوە لێوای لێ دەکا بزانە ژینگە هەیە ئەرکی سەرشانی هەمووان ئەگەر خزمەتی بکە نەکار من و چەند مۆزەفێکی فەرمانگەی ژینگە بەڵکو هەر تاکێک وەکو ئەرکێکی ئاینی و ئینسانی ئەرکی سەرشانێتی خزمەت بە ژینگە بکە. زیادکردنی ڕێژەی سەوزای زیادکردنی هەناسی ئینسانەکانە دەبێتە هۆی سەوزکردنی شارەکەمان بە شێوەیەکی زۆر باش و خاوێنکردنەوەی ئۆکسیجینی شارەکەمان. هیوادارین ئەم هەڵمەتە ژینگەیانە بەردەوام بن بۆ سەوزکردن و زیاتر خاوێنکردنەوەی ئاو هەوای شارەکەمە. دەفی سەرەکی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە بۆی لە لای تاکی کورد ئەو هەستە دروست ببێکە هەموو تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر ژینگە و هەوڵی پاراستنی بدا. زۆربوونی ڕێژەی سەوزایی گەرتەنها جوانی و هەوای پاکی بۆ خەڵکەکەی چێژبەخش بێت ئەوە دیمەنەکانی دەبنا جێگای سەرنجی گەشتیاران. بەوتەی لێپرساوی گەشت و گوزاری ڕاپەڕین 6 شوێنی تایبەتیان هەیە کە سەوزکردنیان گرنگترین پلانە بۆ ئەوەی ببنە شوێنی گەشتیاری. دیارە ڕانیا وەک خۆی بەداخەوە لە ڕووی گەشتیاریەوە لەوانەیە کەمترین پرۆژەی گەشتیاری دەکرێت. بڵێن وەکو بەڕێوەبەراتی گەشت و گوزار دیارە پلانێکی زۆر باشمان بۆ هەیە و لە زۆربەی شوێنە گەشتیاریەکان کە بە سروشت گەشتیارین دەرخستەمان بۆ ئامادە کرد. یەکێک دو پرۆژانەوەی ئەمڕۆیەکە بە شێوەیەکی سەوزای ناوچەیەکی گەشتیارە لە ماستەر پلاندا سەوزی دەکەین و بۆی سەرنجی گەشتیاران و سەیرانکەران ڕابچێشین. بۆیە پێمان وایە ڕانی پێویستە ئاوڕی زیاتری بدرێتەوە پرۆژەی زیاتری بۆ بکرێت بۆی لە ڕووی گەشتیاریەوە بتوانین شوێنێکی جوان و خۆش بۆ گەشتیاران داوی بکەین. هەڵمەتەکانی چاندنی نەمام و سەوزکردنی شاخەکان گەرچی زۆرینەی شارەکانی گرتووەتەوە بووەتە هەڵمەتێکی نیشتیمانی، بەڵام ئەوەی زیاتر ئەرک و بەرپرسارەتی دەکەوێتە سەرشانی حکوومەت و لانی پەیوەندیدارن، ئەویش بە پاراستن و پارێزگاریکردن لێیان بۆ ئەوەی ببینە خاوەنی نیشتیمانێکی سەوز. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ.